فیستیڤاڵی یەکەمین فیستیڤاڵی فیلمی کوردی بێرمینگهام بەردەوامە لێرە ژمارەیەکی زۆر لە هونەرمەندانی کورد نووسەران میوانانی تایبەت کە ساعتە تایبەتەکان لەم فیستیڤاڵەدا ئامادەن جامن دوو هونەرمەندی عەزیز خێزانێکی جوان کە ساڵانێکی زۆرە لە بواری هونەردا خزمەت دەکەن کاک شەماڵ و شادانخان ڕامگرتن سەیتەرەم بۆ دانابوون لێرە کاتن بۆی کە مایکی کورسات بچێتە بەردەمیان و چەند پرسیارێکی تایبەتیان لێ بکەین. سڵاوتان هەبێت. سڵاو لە ئێوەش، سڵاو لە کورسات، بینەرانی کورسات. شادانخان بڕیار بە قسەمان بۆ نەکا بەڵام ڕازی ما کورسات لەبەر کورسات. سپاس دەکەم. مامۆستا جانێوە هاتوون بۆ ئەم فیستیڤاڵە بەلاتانەوە چۆنە فیستیڤاڵێکی ئەوە فیستیڤاڵی فیلمی کوردی کە لە وڵاتێکی وەکو بەریتانیا بەڕێوەبێت. تەمان ئەمە یەکەم جار نیە، ئێمە دوو جاری تریش بۆ دیدارەکان هاتوین. ئەم فستیڤاڵە لە دایکبووی دوو ئەزمموی گەورەیە کە پێوترێ دیداری فیلمی کوردی لە بەرمنگهام. هەڵبەتە ئەو ئەزممونانە هۆکارێکن بۆ ئەوی بتوانن کە دوێنێ بەو شێوازە جوانە فستیڤاڵ بەڕێوە بچێت. دوێنێ یەکەم ڕۆژ بوو، لە یەکەم ڕۆژاکردنەوەیکی جوان ڕێزلێنانێ بۆ هەندێک هونەرمەند و هەندێک کەسایەتی بۆ بەشدار بوو بۆ سپۆنسەرەکان. دواتریش چەندین فیلم پێشکەش کرا، یەک لە یەک فیلمەکان جوانتر بەهێز وزە بەخش بوون بەڕاستی. ینی بەڕاستی ئەو بینەرەش کە دوێنێ من ئێمە دیمان لە هۆڵەکە جێگە نەما بوو، هەمووی پڕ بوو، بەڵام بینەرێکی تابڵی جوان بینەرێک بەڕاستی بینەری فیلم بوو، چونکە لە کاتی فیلمەکانە زۆر بێدەنگ، زۆر خامۆش و بە تەواوەتی هەست دەکرا ئەمانە ئەزمموی گەورەیان هەیە لە بینینی فیلمە. مامۆستا وەک دەزانی کورسات هەمیشە سپۆنسەری میدیایی فیستیڤاڵە باش و گرنگەکان دەکات کە بە تایبەتی بۆ خزمەتی کورد بەکاردێن. تا چەند بە گرنگی دەزانی کە کورسات سپۆنسەری میدیای ئەم فیستیڤاڵەشی کورسات هەر وەکودایکی تەلەڤیزۆنەکانە و دەست پێشخەری کردووە لە هەموو ئەو بۆنە هونەری و فەرهەنگیانە. کورسات ئەتوانرێ بە دایکی فەرهەنگی کوردی دابنرێت لە ڕووی میدیاییەوە، چونکە ئێمە هەر لە گەنجیمانەوە کاتێکە کورسات هاتتە پەخشکردن ئێمە لە کورساتە کارمان کردو و هەتا ئێستاش بە بەردەوامی هەموو کارە هونەرەکانی ئێمە زیاتر لە کورساتەوە پەخشەکرێ. ئێمە تەلەڤیزۆنەکان هەمومان بەی خۆمانەزانین، بەڵام کورسات جیاوازیی تایبەتیە لەگەڵ ئێمان لەبەرەوەی یەکەم لە شارەکان لەگەڵمانایە، دووهەم هەر لە سەرەتاوە لەگەڵمانە بووە و تا ئێستاش بە بەردەوامی پشتگیری هەموو بوارە هونەرەکان و ئەوانە ئەکاوە بە تایبەتی فستیڤاڵەکان. زۆربەی فستیڤاڵەکان ئەو سپۆنسەری میدیاییەکەکەوە لایەنێکی گرنگە، چکە میدیا لایەنێکی زۆر گرنگە بۆ فستیڤاڵەکان. شادانخان چۆنی تۆ؟ دەزوانی باسی سپاس دەکەم بژیت. پرسیاری فستیڤاڵەکە لە تۆ ناکەم، هەندێک پرسیاری تایبەتی خێزانیتان قەیناوە مامۆستا هەندێکی جوابدایەوە دێمەوە بۆ لایەویش. خۆشە بەستیم جۆرە فیستیڤاڵانە کارێکی زۆر باشە لە دەروی وڵات، ناساندنی کولتوری کوردی بە وڵاتانی تر. پێم خۆش بوو دوێنێ زۆربەی خەڵکی بیانی لێر ئامادە بوون لە وڵەکە، ئەوە کارێکی زۆر باشە و هەمیشە بەردەوامی هەبێ. هیوادارم ئەم فیستیڤاڵە ئیتر ئەمە یەکەم فیستیڤاڵ نەبێ و بدایەتی فیستیڤاڵ و دواتر کۆتایی پێ. هیوادارم درێژەی پێ ببرێ و فیستیڤاڵێکی جیهانیش. لە هەموو شوێنەکان بەیەکەوە دەبێنرێن، بەیەکتر ناچن بۆی شوێنە؟ وەڵڵا شوانییە شەر نییە واش بێت، ئەوەی کە بینی و منەر بەیەکەوە. بەڵێ لە فستیڤاڵ و لە ئیشی هونەریە زۆر جار بەیەکەوە. بەڵێ من بەڵێ بەیەکەوەڕەمەدەری خۆی هەیە بە هەمان شەوی خۆی ڕاتە دەرێ، یعنی زۆر جار شەر نییە بەیەکەوە مستەمر بەیەکەوە بین. بەڵێ کاری هونەریتان بەدەستەوە نییە کە وابزان ماوەیەکی زۆرە بەشداری کاری هونەریتان نەکردەوە؟ بەڵێ وڵا تقریبا 2 ساڵ پێش ئێستا من لە فیلمێکا بەشداریم کرد، لە فیلمی شین، دواتر وەستام لەم بەینە پێشوی بگەڕێینەوە بۆ
بۆ بەریتانیا بەتەمای کارێک بووین کە بیکەین بەس نەمانتوانی بەردەوام بین لەبەرەوەی شەماڵ مەوعیدی دکتۆریە بۆ باە بگەڕایەتەوە لەبەرەوە نەمانتوانی بەردەوام بین و تر گەڕینەوە وازمان لەو کارە هێنا بەڵام ئێستا بەتەماین بگەڕێنەوە بۆ کوردستان و لە کاری هونەریە بەس من شەماڵ زیاتر بە یەکجاریە گەڕێنەوە نەخێر لەبەرەوەی لە پێشووترا پرۆژەیەکی هونەری هەیە شانۆ کە بەڵێنم دابوو کاری تیا بکەم مەبەستی شادانجانەوەیە کە ئێمە شڵانم ساڵ لە هاوینە جارێککە ئەگەڕێنەوە کوردستان بۆی من بەشداری ئەو شانۆیە بکەم و ئەگەر کارێکی تریش هەبێ بۆ شادان ئەوە ئەویش ئامادەیەکەوە ئەی بڕیار نییە بە یەکجاری بگەڕێنەوە وڵای زەحمەتە هەموو جارێ وا قەرارین کە بڕێنەوە بەڵام لە بەروی مناڵەکان هەمویان لەگەڵمان و مناڵی مناڵەکان زۆر ئالوودەی بەدایبەتی من زۆر ئالوودەی مناڵەکانی مناڵەکانم لەبەرەوە تۆزێ زەحمەتە بۆ من بەڵام ئەو سەربەستێمان ناو بە یەکتری ئەو سەربەستێمان ناو بێکتێگەر ئەو بتوانێت بگەڕێتەوە ئەتوانێت بگەڕێتەوە من سەردان بکەم یان من بگەڕێمە ئەو سەردام بکە بەڵام ئەو زیاتر هەستەکەم لەوێ زیاتر ئیسراحەترە یعنی مامۆستا لە کوردستان ئیسراحەت بەڵێ زۆر تەسەور ناکەی چەند ئەوی پێخۆشە حەزەکان هەمووستەمەر لەوێ بێ چونکە ئەو کارانەی کە لەوێ هەیە و کاری هونەری و برادەر و خزم و کەس و کار و ناسیا ینی ئەو زۆر متعلقە بەوانەوە یعنی ئەو زۆر حەزەکان مستەمر بینەری شانۆم هەموو لە کوردستانە ینی تۆ ئەوە پارچێکی گرنگە لە ڕۆحی هونەری ئێمە ئێوە بڕیارتان داوە تا هەتا هەر بواری هونەریدا کار بکەم هەتا دوای مردنیش ئیتر خەڵکەکە ئیشەکانی ئێمە هەڵە سەنگێنێ و سەیریانەکە و بزانێت چۆنە کارەکان یا دەکرێنەوە لەوانەیە ڕێز لێنان بکرێت دوای مردنەوەوانە وەکرێت هەمیشە ئەوە بە جوانی بەیەکەوە بتان بین و تەمان درێژ بن باماندووتان نەکەم زیاتر ئاگام لێ لە دوێنێەوە تۆ زۆر هیلاکی لە دوێنەوە ئاگام لێ ینی بەڕاستی لە دەرەوە لە ژوور و لە هۆڵەکە لە هەموو شوێنێک خەریکی خزمەتکردنی زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ تۆش گیانی تەمەتان درێژ بێ زۆر سپاسان دەکەم کارێکی هونەری هەبێت تۆشیلی زۆر بەز بە ئێمە مەڵێ بخۆشن زۆر سپاس ئەرچ خۆمانە سپاسان دەکەم بەڵاوەی کە گوێبیستی بوون هەردوو هونەرمەندی خۆشەویست کاک شەماڵ و شادانخانی خێزانێ بوو کە چەند پرسیارێکی تایبەتمان لێکردن ئەم دەربارەی فیستیڤاڵی یەکەم فیستیڤاڵی فیلمی بێربینکام هەم چەند پرسیارێکی تایبەتش بە ژیان و کاری هونەریان دەستخۆشی بۆ هاوکارمان توانە هەرچەندە شادانخان پێیوت زۆر ماندوویت و هیلاک بووی لەگەڵمانە بەڵام توانای هەیە و ماندوو نابێت و بەردەوامە لە گواستنەوەی چالاکیەکان لە هەر شارێک لە هەر شوێنێکی بەریتانیا بێت بۆ کورتسات لە سەر فیستیڤاڵی فیلمی کوردی بەرمینگە ئەمێمێنینەوە کانماشکردنی فیلمە کوردیەکان و چالاکیەکانی فیستیڤاڵەکە دەستی پێکردووە و چاوپێکوتنمان وەرگرتووە هەر هاوکارمان توانا بۆی ئامادەکردوین لە بەشێک لە میوانەکان و هەر بەشێک لە ڕێخەرانی فیستیڤاڵەکە فەرمون ببینەوە. زۆر سپاس بۆ کەناڵی کورسات کە سپۆنسەری سەرەکی یەکەمین فستیڤالی فیلمی کوردی بێرمیگامە ئەمڕۆ یەکەمین فستیڤال دەستی بە چالاکیەکانی کرد یەکەم ڕۆژ توانیمان کردنەوەی فستیڤالەکە بەڕێوەبەرین و بەڕێزێنان لە سپۆنسەرەکانمان هەروەها سێ کورتە فیلم و فیلمێکی درێژمان نمایش کرد پلانمان هەیە کە ڕۆژانی دووەم و سێم و چوارم بە هەمان شێوە فیلمەکانی نمایشکەین و لە کۆتا ڕۆژیشە خەڵات دابەشەکرێ بەسەر براوەکانی فستیڤالدا. زۆر دڵخۆشم بەمە ڕاستە لە پای سپۆنسەری کردومە بەڵام هەر بە تەنیانیم بە سوپاس بە هەموو ستافەکانی شاپۆست بە هیوام شوێنی خزمەتکردنێکی باشی هەموو
تاراگەی کوردی بوو بێتن لێرە بە هیوام شوێنی خزمەت بوو بێتین زۆر خۆشحاڵم توانیمانە ببین بە پردێک لە بینی کوردستان و ئێرە لە بینی سینەما و سینەمای کوردی بۆ ئەم کەسانی کە لێرە ئەژین توانیمانە ببین بە پردێ ببین بە بینەر بێبەش نەبن لەو سینەما کوردیە سپاس بۆ ئەو کەسەی ئۆرگەنایزی ئەمەشیان کرد فستیڤالە زۆر گرنگە بۆ وەکو ناسنامەیەکی سینەما ناسنامەی کوردی زۆر زۆر سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ خەڵاتەش سپاسی بردی ئەم فستیڤاڵەکەم شيرو ضوعت بيت حياتنا سنوات طويلة. شيرو اشترت شكوى